ئەمڕۆ حیزب سیاسە کوردستانەکان بەتابەتی و حیزب سیاسە کوردستانەی کە لە کەرکووکە لیستیان هەیە بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق بڕیارماندا بە وەکو ڕێزێنانی بۆ ڕۆژی ماتەمینی ئەنفالی ڕۆژی ئێمە لە سعاتی 12 شەوە بۆ سعاتی دوونی مەڕۆ چواردە سعات وەکو چواردەی چوار ئەو ڕۆژە بانگەشەی هەڵبژاردن نەکرێن و بایکۆتی ئەو هەڵبژاردنە بکەین ئەو ڕۆژە لە دوای سعاتی دووەوە دەست بکەین بانگەشەی هەڵبژاردن و لە هەمان کاتشە ڕۆژی سوادەی چوار وەکو حیزب سیاسە کوردستانەکان لە باقسەی قەڵا سعاتی 11 بۆ جەماوەری شاری کەرکووک کوژ لێرە پیان ئەڵێم هەموو ئامادە بن بۆ بەدڕاگرتنی ئەو یادە وەکو ماتەمینیەک بۆ ڕوحی گیانی پاشی 182,000 ئەنفال کراو بڕیارماندا لەوێ ئەو ڕۆژە وەکو ماتەمینی بگێڕین نەوەکو بانگەشەی هەڵبژاردن داواکەین بە زووترین کار بەتایبەتی لەم مانگەدا پێویستە هێزی پێشمەرگەی کوردستان بێتەوە ئەم شارە بۆ پاراستنی ئاسایشی شارەکە لەبەرەوە ئێمە هەمومان ئەزانین لاسەنجیەک لە ئاسایشی شارەکە هەیە ئاسایی شارەکە بۆ منوتەوەکان و پێکاتەکان نییە تەنها ڕەنگە بۆ مەزهەبێک ڕاستتر بێ بۆ ئەوانی تر فەرزی قانون بەسەر ئەوانی تردایە و نمونەشمان زۆرە لێرە ناکرێ باسیکەین بۆیە پێویستە ئەم جێگای ناکۆکانەی کە لە هەموو دەرەوەی هەرێمی کوردستانە کە پێویست جێگای ناکۆک پێویستە هێزی پێشمەرگەی کوردستان تەوازنی هەبێ لە شانبەشانی هێزە عێراقیەکان.